لەبەردەم کۆنترین مزگەوتی شاری هەڵەبجەم ئەویش مزگەوتی تەکیە بەپێی هەندێک لە سەرچاوە مێژوویەکان لە ساڵی 1850 زاینی ئەم مزگەوتە دروستکراوە و لەسەر تابلوێ مزگەوتە نووسراوە کە لە ساڵی 1992 زاینی ئەم مزگەوتە دروستکراوە. ئەوەی کە پژڕاست کراوەتەوە ئەوەیە کە لە سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانیە لە سەردەستی سەید نەسڕوڵڵاه هانەسوورەیی ئەم مزگەوتە دروستکراوە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 200 ساڵ. ناسناو ناوی ئەم مزگەوتە لەوە هاتووە ئەم مزگەوتە تەنها شوێنی نوێژخۆنان نەبووە بەڵکو خانەقا و تەکیەیەک بووە بۆ دەروێش و فەقیهان.